چه حاصله؟ حاصله؟ ئەم کاتتان باش بەڕێزان بەناوی بەڕێز بەڕێوەبەری چاکسازی گەوران و ستافی بەڕێوەبەرایەتەکەمانەوە بە خێراتنتانەکەین. ئەمڕۆ لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە لەسەر دوو تەوەر قساکەین. تەوەریان لەسەر ئامارەکانی ساڵی 2021 کە کاک ئازاد بەرپرسی بەشی ئامار ژمارەکانتان بۆ خاتە ڕوو. تەوەری دووەمیش کاکەستیار لێپرسراوی هۆبەی توێژینەوە لەسەر کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتەکەمان قسەتان بۆکە. بەڕێزان ساڵی 2021 بە هەمان شێوەی ساڵی 2020 ساڵێکی ئالۆز و پڕ کێشە کە بە هەمان شێوەی 2020 کۆرۆنا بەردەوام بوو، قەیرانی دارایی لەبەر ئەوە ینی ئالۆزیکی خۆی هەبوو، بەڵام بە باڵپشتی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێز بەڕێوەبەری گشتی کۆمەڵایەتی توانیمان ئەم ساڵیش بەڕێ بکەین. دەستان خۆش بێستش کاک ئازاد ژمارەکانتان بۆ خاتە ڕوو. فەرموو کاک ئازاد. زۆر سپاس کاکشۆن. هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو. زۆر سپاس بۆ کاکشۆن. بۆ ساڵی 2021 کۆی گشتی و سزادراوانی کە بۆمان هاتووە 1080 سزادراون. 925 سزادراو ئازاد کراون، 729 سزادراویشمان ڕەوانەی دادگاکانی سلێمانی کراون، هەروەها 324 سزادراومان ڕەوانەی بنکەکانی پۆلیس و ئاسایشی سلێمانی و دەوروبەری کراون بە دەڤەری گەرمیان و ڕاپەڕینشەوە. لەو ماوەیە بڵێن هەر ئەم ساڵدا 93 سزادراومان ڕەوانەی کەسوکاریان کراونەتانی مۆڵەتی یاساییان وەرگرتووە، ئەمەش بە چەند ڕێکارێکی یاسایی بووە. 740 سزادراویشمان ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلێمانی کراون بە مەبەستی پشکنین و پاشان نەشتەرگەریە کە هەر کارێکی تر بووە. لە نێوانیاندا 166 سزادراومان هەیە بە ڕەگەزی عەرەب، هەروەها 147 سزادراومان هەیە بە سزای سێدارە، زیاتر لە 55 سزادراویشمان هەیە هەڵگری ڕەگەزنامەی ئێرانی یان ڕەگەزنامەی وڵاتانی ترن. دەستان خۆش بێ و زۆر سپاس. فەرموو کاکە سێرەگەر. زۆر سپاس بۆ هەوڕێیانم. وەکو لای هەمووتان ڕوونا ئێمە هەر سادراوەکە دێتە ناو بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانیەوە سەرەتا بە کۆمەڵە فیلتەر و کۆمەڵە ڕێنماییە تێپەڕەبێەوە ئەو سادراوانی کە دێن ناو چاکسازی گەورانی سلێمانەوە بەر لە هەر شتێک ئێمە سێری و پێداویستانەکەین کە پێویستیان پێێتی وە هۆکاری ئەنجامدانی تاوانەکان بەدارچوو نابووەکەین و یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان ئێمە تەرکیزە خێنە سەر خوێندن قوتابخانە. خۆشبەختانە لە بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانی هەتا پۆلی 12 ئامادەیمانەیە لە خۆناغی یەکی سەرەتاوی تا پۆلی 12 ئامادەی کە ساڵانە ئێمە سوود دەبین لەو سادراوانەی کە باڵێن ئەگەر کەم و کوڕی خوێندنیانە بێ یا ئیشکالاتی خوێندنیانە داخینە بەرخوێندن. و یەکێکی تریش و خاڵانە ئێمە لە ڕاستیە گرنگی زۆر بە بواری خوێندنەوە و بەرزکردنەوە ئاسی معرفی سادراوانە دێن و هەر لەم سۆنگەشەوە توانیمانە لە ساڵی 2021 خۆشبەختانە 3175 کتێب بخوێندێتەوە لەلایەن سادراوانەوە و لەگەڵەوەشە لە ماوەی ئەم 3 ساڵی کەرەنتینە و ئەم وەزعی کە ڕووی لە چاکسازی گەورانی سلێمانی کراوە توانراوە 38 کتێب بەچاپ بگێنین و لەگەڵەوەشە ئێمە زۆر تەرکیز دەخێنە سەر کاری دەستی سادراوان لە میهنە جۆراوجۆرەکان بەتایبەت لە بواری خەیاتی و ئیشی دەست و ئیشی ئاسنگەر و هەموو بارانی لە بواری باغداری و ئەمە بارانی کە سوود ئەتوانین سادراوان لە بکەین کە لە دەرەوەی ئەم چاکسازیە کاتێک گەڕێتەوە بەناو خێزان و خانەوادەکەی خوا پشت بۆ میهنە بەستێ و پێداویستی و کاری بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی پێداوی بکات و ئێمە هەر لەناو چاکسازی گەورانی سلێمانی بەردەوام هەوڵدەین ئاسی وەشیاری سادراوان بەرزکەینەوە لە ڕێگەی خولوس سیمیناراتە جۆراوجۆرەکان و ئەو سیمینارانی کە ڕۆڵیان هەیە لە بەرەو پێشچوونی ئاسی وەشیاری سادراوان خۆمان نەزانین یەکێک لە کێشەکانی ئێمە یەکێک لە کەموکڕەکانی ئێمە بەشێکی یەگرێتەوە بۆ ئاسی نزمی هۆشیاری هەمولایەک. ساڵانە ئێمە هەموو سادراوانای کە باڵێ لە بواری کاری دەست و لە کتێب و لە ئەو شتانە باڵێن جێگە دەستیان دیارە بە پێشنگایەکیان بۆ دەکەینەوە بەپێی بارودۆخەکە ئەڵبەت ئەگەر بارودۆخەکە لەبار بێ ئێمە ساڵانە پێشنگان بۆ دەکەین و بەڵام ئەگەر لەبارش دەبوو هەوڵمانداوە لە 2 ساڵ جارێک یا 3 ساڵ جارە پێشنگایەکیان بۆ بکەین بۆ ئەوی ئەم بە کۆمەلگای بناسیێنی شوکارەکانی سادراون و هەمیش بە خێزان و خانەوادەکەی کە بزانن کە سوکارەکەی لێرە ڕۆڵیان چی و ویشیان چییە و گرنگیکی زۆرە دەین بە بواری تەندروستی سادراوان لە ڕێگەی مەڵبەری تەندروستی خۆشبەختانە توانراوە زۆربەی زۆری ئەو سادراوانێک کە بواری تەندروستیان ناجێگیرە کێشەیەکیان هەبێ هەوڵمانداوە لێرە بە هەمانگی خۆمان سەردانی ناو
بەڵێن تەندروستی کراوە بەشێکی شاگە پێویست کردوێ ئیحالەی دەروی خەستخانەکە کراوە گرنگی زۆرە دێن لە ڕاستیە بە سەردانیکردنی کە سوکاری ستادراو لە ناو چاکسازیەکانە جا لە ڕێگەی سەردانیکردنەوە بێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بێ خۆتان نەزان ئێمە بەپێ و ئامارایی لەلای ئێمەیە بەشێکی زۆرمان لە سەردراوانەی هەیە خەڵکی دەروی هەرێمی کوردستانن زۆر کەم دەتوانن سەردانی ناو چاکسازیەکان بن بۆ ئێمە لەم ڕێگەوە هەڵمانناوە لە ڕێگەی ڤایبەرەوە قسە لەگە کە سوکارێم کە ڕاستەخۆ بەپێی مواجهەکەی کە ئێمە لێرە چۆن ڕێکمان قسە بە هەماشەوە و لەگەڵ هەمان ئەو بە هەمان ئەو شێوازە ئێمە ژگەیەکی باشمان ڕەخساندووە لە ڕێگەی بەشێکی ترمانەیە پێڵە خەڵوە شەرعی کە زۆر جارێمە پرسیاری بەشێکی زۆری لە ڕاگەاندکارەکان ئەمە ئەم بابەتە با بڵین تایبەتە بە ئەو سادراوانەی کە هاوسەرگیریان کردووە ئەڵبەت بە فلتەر و بە یاسا و بە ڕێنمایی پێاتی پڕبێت بۆیە وەکو مواجهەکە دەتوانێت لە ماوەی ئەگەر 15 ڕۆژ جارێک بێ یا ماگەی جارێک بێ ئەتوانێت ستادراو خێزانی سادراو سوودمەند بێت لەم شوێنی خەلوە شەرعیە و بە هەمان شێوە بەردەوام ئێمە وەکو چاکسازی گەوران و وەکو هۆبەی کۆمەڵایەتی وەکو هەموو هۆبەی یاسایی بەردەوام بەدارە چوونەکەین بۆ کێشەی کۆمەڵایەتی و کێشەی دەرونیەکانی ستادراوان لە هەمومان ڕوونە کە بەشێکی زۆری ستادراوان گرفتی دەرونی گرفتی کۆمەڵاتیان هەیە ئەم گرفتانش ئێمە ئەگەر چارەسەر نەکەی بەراچوونیان بکەین لەوانەیە بەرەو زیاد بڕەوە پرۆسی چاکسازی پرۆسی ئیسلاحمان لێ ئالۆز بکات و یەکێکی تریش لە بابەتەکان کە لە ڕاستیا پەیوەندیدارە بە ستادراوانە و گرنگی زۆر دەین بە بواری وەرزش و یاری ڕێخستنی یاری دۆستانە لەگەڵ دەرەوەی چاکسازی خۆشمان و لەگەڵ تیپانەی کە لە دەرەوە توانیمانە هەماهەنگیان بین و بەدابیکردی پێداویستی ڕاضیەکان و ئەو تیپانی کە دانەوێت ڕاضە لەگەڵ ئێمە بکەن و هەر خۆشبەختانە ئێمە ئەمساڵ لە ماوەی ساڵان ڕابردوشتا توانیمانە خوێنکاری زانکۆمان هەبێت کە ئەمساڵ خوێنکاری زانکۆمان تۆمار کردو خوێنکاری پەیمانگامان تۆمار کردووە سپاس بۆ هەموو لایەنی کارمەتیان داوی بۆ ئەم بابەتانە چکە لە ڕاستیمە پرۆسێکی ئاسان نییە و توانراوە ئیش لەسەر بابەتە بکە لە کۆتاییە من داوە لە سەر جەملانە پەیوەندیدارەکان دەکەم لە حکومەت و لە پەرلەمان ئەوڕێکی جدی لە چاکسازی گەوران لە چاکسازیەکان بنەوە چکە لە ڕاستیا زۆری ڕێژەی ستادراو کە لە ئەسی ستاندار تێپەڕیوە پرۆسی ئیسلاحی لە ڕاستیا و ڕاستی بە شێوەیەک وەکو ئەو طموحی ئێمە ناتوانین بەڕێوەبەرین و ئاڕوودانە و لە چاکسازی و لە ستادراوەکان لە ئێستادا ڕاستیە کارێکی زەرورە چکە زیاتر لە 1200 ستادرا و لە چاکسازیەکانی تر بە هەماشی ئەم ڕێژە زۆرە لە ڕاستیە بۆتە ئاستەنگ بۆ زۆربەی زۆری چاکسازیەکانی تر لە کۆتاییدا زۆر سپاستا دەکەم هەر پرسیارێکی گشتان هەبێ ئێمە لە خزمەتانە زیندانی لێرن خۆتان بەفعلی شوێنی چەند کەسان هەیە ئەمە گرفتە یا گرفت دوو دەمێ پرسیارەوەکەم لە ساڵی 2021دا هەم بە کۆرۆنا هەم بە هۆکاری دیکە چەند زیندانی لەنێو زیندانی چاکسازی گەورانی سلێمانی جەنگ دەستراوە بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکە جەناب ببورن لەم ساڵە حوت سزادراومان کۆچی دواییان کردووە کە زیاد لە 4 سزادرایان هەر نەخۆشی درێژخایانیانە بووە پیش سزادرایەکمان بە حاڵەتی خۆکوشتن خۆی کوشتبێت یان بە کۆرۆنا کۆچی دوایی نەکردووە لە ڕاستیا لێرە ئەو هۆڵانەی کە تایەتی جێگەی نزیکی 920 تا 950 سزادراوە بێتەوە بەڵام لە ستانداردی هۆڵەکان دەرچووە کە 1200 سزادرا تقریبا ئەو نەمانێ هەر هۆکارێکی ئاسایی کە کۆچی دوایی بەڵێ ئێمە خۆشبەختانە لە ڕێگەی جەنابی بەڕێوەبەر وە هەموو ئەو ناوەندانی ئەو ڕێکخراوە حکومی ناحکومیەکانی دەرێرەوە توانراوە نزیکی 1000 ژەبە ڤاکسینی کۆرۆنا بۆ چاکسازی گەورانی سلێمانی دابین بکرێت بەسپاس بۆ بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی و پارێزگاری سلێمانی و قایم خامێت کە هەمیشە لەم بابەتانە لە ڕاستیا هاوکار و یارمەتی دەرمان بوون بەڵێ زۆر بەشێکی تەمان خۆتان نەزانن بەشێکی زۆری وەریگرتەوە ئەو بەشی تیژمە بەرداوام خەریکین و خۆتان نەزان هەروەکو کۆمەلگا وایە ینی بەشێکی با بڵێن ڤاکسینی لا ڕۆن نییە وەکو پێویست با بڵێن زانیاری تەواوەتیلا نییە بۆ ئێمە بەرداوام هەوڵماندا لە ڕێگەی تیمە جۆراوجۆرەکانەوە بۆ شاریان بەرزکەینەوە کە پیان بڵێن سوود و زیانەکانی ئەم ڤاکسینە چییە و چی سوودێکی لێ ئەبینن لە ساڵی 2000 چەند ئەگەر هەوڵێکیش هەبوو بێ وەکو هەوڵی ڕاکردن هیچ هەوڵێکمان نەبووە هیچ هەوڵێکی تیان نەبوو خۆکوشتنیشمان نەبووە چکار هەڵبەت خۆتان نەزانن یعنی هەوڵی خۆکوشتن پرۆسەیەکە ینی لە ناخی ئینسان خۆیەتی ئەوە بۆ عملیانی کە ڕۆژانە ئێمە ڕۆژانە ئیبینینەوە تۆ خۆتان نەزان هەتا بارودۆخەکە بۆ سەدراوەکان قورستر بێ و ئاڵۆزیەکان زیاتر بێت هەڵبەت ئەم بیرکردنەوە زیاتر بێ بۆ ستادراوەکان بەڵام خۆشبەختانە بە شازیکەوەی کە ڕووی یابێشتێکی وان نەبوو و ئەوشی کە ئەگەر بیریشی لەکردێتەوە هەڵمانەوە لە ڕێگەی توێژەرەکان و لێرە چارەسەری ئەو
بیرێ بۆ بکەین و بگەڕنەوە بەسەر ژیانێکی ئاسایی. زۆر سوپاس. زۆر باش. ساخۆش پێشانسە.